ویلایەتی فلۆریدای ئەمریکایە و زریانێکی بەهێز گرتوێتیەوە. زریانەکە لە ڕۆژی دووشەمەوە لە زەریای باکووری ئەتڵەسیەوە دەستی پێکردووە و ڕووی لەو ویلایەتانەی باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا کردووە کە دەکەونە کەنار دەریا. هێندە بەهێزە کە لە 125 ساڵی ڕابردوودا هاوشێوەی لەو ویلایەتە نەبینراوە. تاوەکو ئێستا دوو هاوڵاتی گیانە لەدەستداوە کە هەردووکیان لە کاتی شۆفێریدا کۆنتڕۆڵیان لەدەستداوە و بۆتە هۆی گیان لەدەستدانیان. زریانەکە زیاتر لە 460,000 کەسی بێکارەبا کردووە، نزیکەی 6,000 خان و زیانیان بەرکەوتووە و با و بۆران و شەپۆلی بەهێزی دەریا زیانی بە چەندین باڵەخانە گەیاندووە و هاتوچۆی لە چەندین شوێنیش پەک خستووە. بەهۆی زریانەکەەوە لە هەندێک ناوچە خێرایی با زیاتر لە 85 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. بڕی بارانبارینیش لە هەندێک ناوچەی فلۆریدا زیاتر لە 22 سانتیمەترە. چەقی زریانەکە کە بە چاوی زریانەکە ناسراوە دوێنێ لە فلۆریدای گرتەوە و وێرانکارێکی زۆری بەدوای خۆی داهێنا. زریانەکە ئێستا ڕووی لە ویلایەتی کارۆلانای باکوور و باشوور و جۆرجیا کردووە و گەیشتۆتە کەناراوەکانی نزیک ئەو ویلایەتانە. لە هەندێک ناوچەی ئەو دوو ویلایەتە بارینە ئاسایی ڕاگەنراوە و داوا لە خەڵک کراوە خۆیان بۆ ئامادە بکەن. زانایانی ئەمریکا گۆڕانکارەکانی کەش و هەوا بە هۆکاری سەرەکی ئەم زریانە و زریانەکانی دیکە دەزانن. دەڵێن بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ڕووی دەریا بۆتە هۆکاری سەرهەڵدانی ئەو زریانانە و مەترسیدارترین کاریگەریش بەهێزی ئەو بایەیە کە لەگەڵ خۆی داهێناوێتی. ئەمە سەرڕای بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا و بارانێکی زۆر لە ناوچەکەدا.